ای خانت نکردیا دجمنه ای خانت فروتنا کرامت ملت و ولاته جل کرد گلکی آزادی خوازه تجارا قرجی خانه دادنا و خود قبل ناکن هرکس بلا بزانه گلی کرد و به مزن کردن تکوشینه یه خانه دو به فاتسینه جالسی إخوانات تلقى إخوات بزانه بن إخوانات وين يعرف كده بحساب ولا فرصة رادیو دنگی توی هاواتیا ئەمڕۆ هەینی 26 تەمموزی 2024 بە یارمەتی هاوکارانم لە ناوەندی هەواڵەکانی رادیۆ دەنگی گەل گەشتی هەواڵەکانتان پێشکەش دەکەین. فڕۆکە جەنگیەکانی دەوڵەتی تورکیا بەردەوامن لە هێرشە لەشکەرکێشیەکانیان بۆ سەرخاکی باشووری کوردستان لە دژی گەریلاکانی ئازادی کوردستان لە چوارچێوەی هێرشە داگیرکاریەکاندا فڕۆکە جەنگیەکانی دەوڵەتی فاشیستی تورک بە توندی گوندی بوکریسکایان لە بناری قەندیل بردومان کرد. دڵشێر ئیبراهیم هاوسەرۆکی شارەوانی بناری قەندیل سەبارەت بە بردومانەکە ڕایگەیاند فڕۆکە جەنگیەکانی دەوڵەتی تورکیا دووجار گوندی بوکریسکایان لە بناری قەندیل بردومان کردووە. بە گوێرەی زانیاریەکان لە بردومانەکەدا هیچ زیانێکی گیانی نەبووە و تا ئێستاش دەنگی فڕۆکەکانی دەوڵەتی تورکیا بە نزمی بەسەر ناوچەکەدا دەبیسترێت. بەپێی ڕۆژنامەی دەستانداردی ئۆتریشی نەمسایی 69 براوەی خەڵاتی نوبێل لە جیهاندا داوای ئازادی ڕێبەری گەلی کورد عەبدوڵڵا ئۆجەلان دەکەن. 69 براوەی خەڵاتی نوبێل نامەیەکی هاوبەشیان ئاڕاستەی ئەردۆغان سەرۆکۆماری تورکیا کردووە و داوایان کردووە ڕێبەری گەلی کورد عەبدوڵڵا ئۆجەلان ئازاد بکرێت و پرسی کورد بە شێوەیەکی ئاشتیانە چارەسەر بکرێت. ئەلفرێد جالینگ براوەی خەڵاتی نوبێلی ئەدەبیاتی نەمسا یەکێک لە واژۆکارانی نامەکەیە. نامەکە لەسەر ناوی چالاکوانانی مافی مرۆڤ جودی ویلیامزەوە نووسراوە کە لە ساڵی 1990 خەڵاتی نوبێلی ئاشتی وەرگرتووە. لە نامەکەدا زانیاری لەسەر گۆشەگیری سەر ڕێبەری گەلی کورد دراوە و ئاماژە بەوە کراوە کە ڕێبەری گەلی کورد یەکێکە لە کەسایەتیە بنەڕەتیەکانی چارەسەری پرسی کورد و تا ئەمڕۆژ لە ناو تێکۆشانی گەلی کووردا بۆ شۆناس و ئازادی وەک کەسایەتێکی سەرەکی ڕۆڵی گێڕاوە. لە ناو زیندانەوە چەندین جار داوای چارەسەری ئاشتیانەی لە تورکیا کردووە و بە بۆنەی گەریلاکانی ئازادی کوردستان ئاگەربەستیان ڕاگەیاندووە. بەڵام ئەردۆغان لە مانگی تەمموزی 2015ەوە بە فەرمی کۆتایی بە قۆناغی ئاشتی و ئاگربەست هێنا و تورکیا دەستی کردەوە بە هێرش و داگیرکاری و گوشارەکانی. لە کۆتایی نامەکەدا ئاماژە بەوە کراوە تورکیا لە ساڵی 1949ەوە ئەندامی ئەنجومەنی یەکێتی ئەوروپایە، بەڵام بە گۆشەگیری ئێمراڵی سەرجەم پێوەڕ و یاسایە نێودەوڵەتەکانی پێشل کردووە. ئێوارەی ئەمڕۆ هونەرمەندان فارقین ئازاد، حاجی کاراکاس، مستەفا دەمیر و عەزیز ئەگیر بە مەبەستی سەد لە نوێ دەستپێکردنەوەی چالاکیەکان و پێشکەشکردنی نمونەیەکی ڕەسەنی کەلتور و نەریتی کوردی کۆنسرتێکیان ساز کرد. بە گوێرەی میدیاکان ئەمە تەنها کۆنسرتێک نییە، بەڵکو هەوڵ بۆ دەستپێکردنەوەی بانگەوازی بۆ کۆتایی هێنان بە گۆشەگیری سەپێنراو بەسەر ڕێبەری گەلی کووردا. مەبەستیش ئەوەیە جارێکی دیکە هەڵمەتی ئازادی بۆ بەڕێز ئۆجەلان دەست پێ بکەنەوە. لە ئاهەنگەکەدا
مەراسیمەکەدا زیاتر لە 6 ناوداری براوی خەڵاتی نۆبێلی ئاشتی لە نێویاندا ئالفرێدۆ پرێز ئسکیۆل زیندانی سیاسی پێشووی ئارژەنتینی و هونەرمەند بەشدار بوون و هەروە هونەرمەندان بەرهەمەکانیان پێشکەش کرد. جێ ئاماژەی کۆنسرتەکە لەلایەن ناوەندی کولتوری کوردی ئارارات تۆڕی کوردستان ئیتالیا و نووسینگەی ڕاگەیاندنی کوردستان لە ئیتالیا ڕێکخرا بوو. بە سەدان کەس لە دانیشتوانی شاری تەلحەمیسی کانتۆنی جەزیرە سەردانی پرسەی شەهید بە شار شەروانی هێزەکانی قەسەدیان کە لە 24 تەمووزدا لە کاتی ئەرکدا شەهید بوو کرد. مەراسیمەکە لەلایەن ئەنجومەنی بنەماڵەی شەهیدانی تەلحەمیس لە گۆڕستانی شەهیدانی ئەو شارەوە بەڕێوەچوو. لە مەراسیمەکەدا یەکێک لە فەرماندەکانی هێزەکانی قەسەدە مەحیەدین دێرێک قسەی کرد و بەڵێنی بە کەسوکاری شەهیدان و بەشداربووانی مەراسیمەکەدا کە هەرێمەکانی باکوور و ڕۆژهەڵاتی سووریا لە هێرشە داگیرکاریەکانی دەوڵەتی تورک دەپارێزن. هەروەها متەز ئەلئەنتەر ئەندامی ڕێکخراوەی دینی تەلحەمیس باسی لە پیرۆزی فدایی بوون لە پێناو پاراستنی وڵات کرد و پاشان لە ڕێوڕەسمەکەدا ناسنامەی شەهید خوێندرایەوە و ڕادەستی بنەماڵەکەی کراو. تەرمی شەهید بە دروشمی شەهید نامرن و بە گیان و بە خوێن لەگەڵتینەی شەهید بە خاک سپێردرا. هەر لە ڕۆژاوای کوردستان میدیاکانی ڕۆژاوای کوردستان بڵاویان کردەوە شەوی ڕابردوو دەوڵەتی تورک و چەتەکانی 15 گوندی سەر بە شەهبایان لە سنووری ئافرین بردومان کردووە. دەڵێن تا نزیکی بەرەبەیانی ئەمڕۆ فڕۆکە جەنگی و فڕۆکە بێفڕۆکەوانەکان بە ئاسمانی ئافریندا سوڕاونەتەوە و بە ناوچەکانیان بردومان کردووە. ناو بە ناو ناوچەکانیان بردومان کردووە. جێگەی ئاماژێ تا ئێستا زیانی گیانی و مادیەکانی بردومانەکە نەزانراون. هەروەها فڕۆکە جەنگیەکانی ئەمریکا بنکە و بارەگاکانی گروپە چەکدارەکانی سەر بە ئێرانیان لە سنووری دەیرەزور لە سووریا بردومان کردووە. بە گوێرەی سەرچاوەکان ئەم بردومانانە دوای هێرشێکی موشکی چەکدارەکان بوو بۆ سەر بنکەی هێزەکانی ئەمریکا لە سنووری دەیرەزور. پێشتریش لە عێراق بە 4 موشک هێرشکرای سەر بنکەی عین ئەسەد لە ڕۆژاوای عێراق. ئەم هێرشانە لە کاتێکدایە لە دوایین کۆبوونەوەی ئەمنی نێوان ئەمریکا و عێراق باسی وادەیەک بۆ کشانەوەی هێزەکانی هاوپەیمانان نەکراوە. ڕۆژنامەنووس و چالاکوانی ناوچەی بادینان داوود سلێمان ئەحمەد کە ناسراوە بە دیار ئامێدی و لە دایکبووی شارۆچکەی ئامێدی سەر بە پارێزگای دۆهەکە بەهۆی جەڵتەی دڵەوە شەهید بوو. دیار ئامێدی لە ساڵی 1990ەوە وەک چالاکوان و لەم ساڵانەی دواییشدا وەک ڕۆژنامەنووس لە چوارچێوەی ڕاگەیاندنی ئازاددا کار و خەباتی کردووە. بەهۆی ڕەخنەتوندەکانیەوە لەسەر تۆڕە کۆڵمەڵایەتیەکان لە دژی سیاسەتی پەدەکە لە فشار و زیندانیکردنی چالاکوانان و ڕۆژنامەنووسانی بادینان چەندین جار دەستگیر کرابوو. هەڕەشەی لێکرابوو. دوجار بەهۆی هەڕەشە و فشارەکانی پەدەکەوە کە هەڕەشەی تیرۆرکردنی لێکرابوو ناچار دەبێت ڕوودەکاتە شنگال و لەوێ درێژە بە خەباتی دۆسیە و لێکۆڵینەوە و بنکۆڵکاری دەکات. لەسەر کۆمەلگای زەدی و جێنۆسایدی سەرئیزەدیەکان کار دەکات. کۆتاجاریش لە دژی داگیرکاریەکانی دەوڵەتی تورک بە هاوکاری پەدەکە لەسەر ئامێدی خەباتێکی گرنگی هۆشیارکردنەوە و میدیای بەڕێوە برد. بە وتەی هاوڕێ نزیکەکانی لەم دوایانەدا زۆر غەمگین بوو بە داگیرکردنی ئامێدی. ئەمڕۆ خانەوادەکەی لە دۆهۆکەوە گەیشتنە شنگال بۆ وەرگرتنەوەی تەرمەکەی. تەرمی کوڕەکەیان وەرگرتەوە و بۆ بە خاکسپاردنی گەڕاندیانەوە بۆ زێدی خۆی و شوێنی لە دایکبوونی. شاندی دەمپارتی و هەدەپە چوونە هەولێر. شاندەکە لە هەولێری پایتەختی باشووری کوردستان سەردانی بزوتنەوەی کۆمەڵگەی دیموکراتیک کوردستان و یەکێتی پەرلەمانتارانی کوردستان و هەروەها کۆمەڵی ژنانی ئازادیان کرد. لە کۆبوونەوەکاندا ئەجینداکانی باشووری کوردستان لەشکرکێشی بۆ سەر دەوڵەتی تورکیا، نارامی کۆمەڵایەتی و دۆخی باکووری کوردستان تاوتوێکران. شاندەکە سەرنجی لایەنەکانی باشووری بۆ سەر گۆشەگیری توندی ڕێبەر ئۆجەلان ڕاکێشا و ڕایانگەیان ئەمە کێشەی هەموو کوردە گۆشەگیری بنەمای شەڕی پیسی دەوڵەتی تورکیا و حکوومەتی ئاکەپەیە. بە شکاندنی گۆشەگیری و ئازادی فیزیکی ڕێبەر ئۆجەلان هەموو کێشەکانی کوردستان و ناوچەکە چارەسەر دەبن. حیزب و لایەنەکان بە ئەرێنی هەڵسەنگاندنیان بۆ سەردانەکە کرد و ڕایانگەیان کە بە ئازادی جەستەی ڕێبەر ئۆجەلان کێشەکان چارەسەرە بن و هەرواز شاندەکە سەردانی هەولێر و سلێمانی لە سەردانەکان بەردەوامن.
دەوڵەتی داگیرکەری تورک ماوەی چەند مانگێکە هەزاران سەربازی بە زرێپۆش و چەکی قورسەوە بە قوڵایی 40 کیلومتر هێناوەتە ناو هەرێمی کوردستان و پەدەکەش چاوساغی و هاوکاری دەداتە دەوڵەتی داگیرکەر. ئامانجی و هێرشانە داگیرکردنی خاکی کوردستانە نەک لە ناوبردننی لایەنێک بەڵکو لە ناوبردننی هەموو گەلی کووردە ئەگەر بۆی بچێتە سەر بە شێک لە ڕۆژنامە نووسان و چالاکوانانی مەدەنی لە شارۆچکەی چەمچەماڵ داوای یەکگرتنی لایەنە کوردیەکان و هاوڵاتیانی کوردستان دەکەن دژی داگیرکاریەکانی دەوڵەتی داگیرکەری تورک و دەڵێن هیچ کات پشت بەستن بە دەوڵەتانی زلهێز چارەسەر نییە بۆ پاراستنی خاکی کوردستان لە داگیرکردن و پێویستە ئێمە وەکو کورد لەوە بێدەنگ نەبین و کە ئەم لەشکرکێشیانە ئەنجام بدرێت. يعني من نسر بە وڵاتی تورکیاین و نە هیچ مافێکی بەسەرمانەوە هەیە نازم بە چ مافێک دێتە ناو خاکەکەمان و دەسی بەسەرا ئەگرێ و ڕەز و باخمانە سوێنێ و بگرە داهاتی یعنی هەرێمە کەشمان خۆمان خاوەنی نین ئێمە نەمان بینێ و لێرەوە لەشکرکێشی بکرێویان بڵێن پەلاماری تورکیا بدرێ تاوەکو ئەو بیکاتە بیان و بڵێ کاکە لێرەوە وڵاتەکە من کاو لەکرێ من ئەم شوێنە داگیرەکەم هەر کەسێک کورد بێ لای ئەو تاوانبارە جا ئەو کووردە دانیشتوو بێ لای خۆی مەدەنی بێت چەکدار بێت بە شاخەوە بێت لە هەر شوێنێکا بێت دژمنی ئەوە تاقە کوردێک کە لای تورک خۆشەویست بێ ئەو کوردەیە کە بێدەنگ بێ و هیچ نەڵێ وەک لاشەیەکی مردوو بێ چۆن لە ناو تابوتە تەنها ئەوانە خۆشەویستن لای تورکیا کە نەتوانن بە تورکیا بڵێن بۆ ڕۆژاواژەوە بەڵگەیەکی زیندووە کە ئەوان چۆن لە وڵاتێکی ترا تۆ بچی شار داگیرکەی شوێن داگیرکەی بەس دەبەری کورد ڕاونی بەس دەبەری کورد نەبێتە هیچ بەداخەوە زۆریشمان ئیشیان بۆکەین و زۆریشمان جۆڕایڵی شتەکانی تورکیای چالاکوانانی گەرمیان لە دژی داگیرکاریەکانی دەوڵەتی تورک هاتنە لای یەک و بەیاننامەیەکی ناڕەزایەتیان بڵاو کردەوە بڕیانگەیان ئامانجی ئەم هێرشانە داگیرکردنی خاکی هەرێمە بانگەوازیشیان لە هەموو کوردان کرد بێنە دەنگ و هەڵویستی نیشتمانی خۆیان ڕابگەێنن لە بەیاننامەکەدا هاتووە دەوڵەتی داگیرکەری تورک بەردەوامە لە هێرش و پەلامارەکانی بۆ سەر هەرێمی کوردستان لە ئێستاشدا ناوچەی بادینانی گرتووەتەوە و 15 کیلومتر هاتووەتە ناو قوڵایی خاکی هەرێم. هەروەها حەوت بنکەی سەربازی نوێی داناوە کە بۆتە هۆی ئاوارەبوونی دانیشتوانی ئەو ناوچانە و سووتانی دار و درەختەکانیان ئەمەش مەترسی گەورەی ژینگەیی دروست دەکات. هەروەها ڕایانگەیاندۆ لە ئاستی نێودەوڵەتیدا بێدەنگی لە تاوانی کوشتن و بەزاندنەی سنوورەکان دەکرێت لە کاتێکدا ئامانجی ئەم هێرشانە داگیرکردنی خاکی هەرێم و ئاوارەکردنی خەڵکی مەدەنیە بە تایبەت گوندنشینان ئەوەی جێگەی سەرسوورمانیشە تا ئێستا دەسەڵاتدارانی هەرێم و بەغداد هیچ هەڵوێستێکیان نەبووە. ئەو چالاکوانانە داوا دەکەن لە جەماوەری گەرمیان لایەنە سیاسیەکان و ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی بێنە دەنگ و هەڵویستی نیشتمانی خۆیان بەرامبەر ئەم داگیرکاریانە ڕابگەێنن وەک دەستپێکیش داوای بایکوتی کاڵاو شمەکی تورکی دەکەن. لە کۆتایی بەیاننامەکەدا ئەوەش هاتووە لە ڕۆژانی داهاتوودا وەڵامی سووتاندنی ڕەز و باخەکانی هەرێم بە چاندنی نەمام و چەند کۆڕ و سمینارێک دەدەینەوە و دواتریش هەڵمەتی کۆکردنەوەی واژۆ بۆ دادگای باڵای تاوانەکانی عێراق دەست پێ دەکەین. کەریم ئەلێوی محەممەداوی سەرۆکی لەژنەی ئاسایش و بەرگری لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق لە ڕاگەیاندراوێکدا ئاماژی بەوە کردووە سەرکۆنەی دووبارەبوونەوەی دەسڕێژیەکانی تورکیا بۆ سەر هەرێمی کوردستان دەکەین کە دەسڕێژیە بۆ سەرخاکی عێراق و سەروەریەکەی ڕوونیشی کردوێتەوە جەخلەوە دەکەینەوە کە هیچ پاساوێکی یاسایی نییە ڕێگە بە سوپای تورکیا بدات لە ترساندن و تۆقااندنی هاوڵاتیانی مەدەنی و بەردەوام بێت ئەوەش بە بیانووی بوونی هێزە دژبەرەکانی لە سەرخاکی عێراق. محەممەداوی لە بەشێکی دیکەی بەیاننامەکەیدا باسی لەوە کردووە بەردەوام بوونی پرۆسە سەربازیەکانی تورکیا لە ناوخاکی عێراق مایەی قبولکردن نیە پێشلکردنی سەروەری عێراق و هەڕەشەیە بۆ سەر ئاسایشی نیشتمانی خاکەکەی. داوا لە حکوومەتی تورکیاش کردووە بەرپرسیارەتی هەڵگرێت و بە شێوەیەکی فەرمی داوای لێبوردون بکات لەو هەڵس و کەوتانەی کە دەستێژەکانی بوەستێنێت و کێشە ناوخۆیەکانی لە ڕێگەی کردنەوەی دەرگای گفتوگۆ لەگەڵ لایەنە تایبەتمەندەکان چارەسەر بکات. سەرۆکی لەژنەی ئاسایش و بەرگری لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق هۆشداریشی داوە لەوە لە ئەگەری دووبارەبوونەوەی ئەو دەستڕێژیانش هەڵوێستی جدیمان دەبێت بۆ ئەوەی لە داهاتوودا ڕێگە لە دووبارەبوونەوەیان بگرین.
پلاتفۆرمی دیموکراتیکی فرەنەتەوەی ژنان بەیاننامەیەکی دژ بە لە سزای لە سێدارەدان بڵاو کردەوە. وەک دەزانین ڕۆژانی ڕابردوو لەلایەن حکوومەتی ئێرانەوە سزای لە سێدارەدان بۆ ژنانی چالاکوانی کورد دەرچووە. جێیاماژەیە لە بەیاننامەکەدا ناوی ئەو چالاکوانانە کە سزای لە سێدارەدانیان بەسەردا سەپێنراوە لە نێویاندا ژنانی چالاکوانی کورد. پەخشان عەزیزی و شەریفە محەممەدی ئاماژە پێکراوە و هاتووە بە کۆنتڕۆڵکردنەوەی شەقام و گۆڕەپانی شارەکان با هاوار بکەین بەڵێ بۆ ژیان و نابۆ لە سێدارەدان شۆڕشی ژنجیان ئازادی و هاودەنگەکانمان لە پاڵپشتیکردنی دەنگی زیندان تاکە ئامرازی کارایە بۆ نیشاندانی بڕیاری یەکلاکەرەوەمان بۆ گەیشتن بە ژیانێکی شکومەندانە ئازاد و یەکسان. سەرچاوەیەکی ئەمنی ئاشکرای کردووە دەوروبەری بنکەی عین ئەسەد کە هێزەکانی ئەمریکای لەیە لە پارێزگای ئەنبار بە 2 موشک کراوەتە ئامانج. ئاماژە بەوەش کراوە لێکۆڵینەوە لە ڕووداوەکە بەردەوامە و تا ئێستا وردەکاری زیاتر لەباری هێرشەکان نەخراوەتە ڕوو. هێرشەکە لە کاتێکدایە ڕۆژی 24 ئەم مانگە لە واشنگتۆن کۆبوونەوەیەکی ئەمنی لە نێوان عێراق و ئەمریکا ئەنجام درا بۆ تاوتوێکردنی کۆتایی هێنان بە ئەرکەکانی هاوپەیمانانی نێودەوڵەتی لەو وڵاتە. ئەلینا ڕۆمانۆسکی باڵێزی ئەمریکا لە عێراق سەبارەت بە بڕی ئەو هاوکاریانەی وڵاتەکەی بۆ ڕوبەڕووبوونەوەی چەتەکانی داعش پێشکەشی عێراقی کردووە لە تۆڕی ئیکس ڕاگەیاندراوێکی بڵاو کردەوە و باس لەوە دەکات لە سەرەتای هێرشەکانی داعش لە ساڵی 2014ەوە زیاتر لە 6.3 میلیارد دۆلارمان وەک یارمەتی بە مەبەستی ڕوبەڕووبوونەوەی داعش پێشکەشی عێراق کردووە. دەشڵێت هاوکاریەکانیان بۆ عێراق بەردەوام دەبێت. هەروەها ئاماژەی بەوەش کردووە هەماهەنگی وڵاتەکەمان عێراق ڕێکخراوەکان بۆ دەستبەرکردنی پێویستیە بۆ دەستەبەرکردنی پێویستی مرۆڤیەکان بۆ ئاوارەکانی ناوخۆی عێراق بەردەوام دەبێت. جێگای ئاماژەیە چەتەکانی داعش لە ناوەڕاستی ساڵی 2014دا هاتنە ناوخاکی عێراقەوە بەشێکی خاکەکەیان داگیر کرد بە هەزاران هاوڵاتی مەدەنیان کوشت و بریندار کرد. هەروەها هەزاران هاوڵاتی دیکە ئاوارەی دەرەوە و ناوخۆی عێراق بوون. تا ئێستاش بەشێک لەو ئاوارانە لە کەمپەکانی هەرێمی کوردستان و نەگەڕاونەتەوە زێدی خۆیان. دوایین هەواڵ نرخی زێر بۆ نزمترین ئاستی 2 هەفتە و زێویش بۆ نزمترین ئاستی 2 مانگ و نیوی ڕابردوو دابەزین. لە بەرامبەردا نرخی نەوت بەرز بووە. لە بازاڕەکانی جیهاندا لە ئێستادا نرخی بەرمیلێک نەوتی برند بە 82 دلار و 41 سنت و نرخی بەرمیلێک نەوتی خاوی ئەمریکاش بە 78 دلار و 28 سنت مامەڵی پێوە دەکرێت. بەوەش بەپێی بورسە جیهانی نرخی نەوت بەراورد بە ڕۆژی ڕابردوو بە بڕی 1 دلار بەرز بووە. بەپێی بورسی جیهانی هەروەها نرخی 1 ئۆنسە زێر بە 2368 دلارە. نرخی 1 گرام زێڕیش 76 دلار و 16 سنتە. لەم پەیوەندێدا وەزارەتی بازرگانی ئەمریکا ڕایگەیاندووە لە چارەکی دووەمی ئەم ساڵدا کۆی بەرهەمی نێوخۆیی 2.8% گەشەی کردووە. ئەوەش زیاترە لە پێشبینیەکانیان و دەکرێت ببێتە لەمپەر لە بەردەم کەمکردنەوەی ڕێژەی سوود لە ئەمریکا لە ئەیلولی ئەم ساڵدا. هەروەها کەمکردنەوەی ڕێژەی سوود نرخی دلار دادەبەزێنێت. ئەوەش نرخی زێر و زێ و کاڵا پشکی کۆمپانیاکان و دراوە دیجیتاڵیەکان بەرز دەکاتەوە. هەواڵەکانمان پێشکەشکردن. هەرشاد بن.